هەروەها ڕێگرتنێ لە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرێن عێراقێک و ناهێلیتن کارنامەیە خود تایبەت لەسەر کورد و سنەیان جێبەجێ بکەس دکتۆر سەباح سوبحی ئەندامێ پەرلەمانی عێراقیش بەغدایە دپرسم دکتۆر سەباح گەلێک بخێر هاتی سەرچاوە ئەvە چی یاسایە یا لە پەرلەمانی عێراقیش بوو پلە بلندیە هەروەها خانەنشینیە یا حەشدا شعبی هەنارتیە بەحسا چ دکەتن بۆچی دوی دەمیدا سلااو لە بەڕێزت وە لە گشت بینەرانی خۆشەویست بەڕاستی ئەم بابەتێکی وەکو جەنابەت عەرزت کرد ینی کێشە و گرفتی یەکجار زۆری تێدایە ئەگەر ئەو لێکدانەوەی خۆمان بکەین بۆ ئەم بابەتە دەبینین کە تقریبا وەکو شێوازی حرەسی سەوری ئێرانیە و نیزامەکەی نیزامێکی شوبه عەسکەریە و هەوڵ دەداکەوە بڵێن موازی بێ لە بۆ قوواتی نیزامی و هیچ حتا لە ناو تەبویبەکانیش ئەگەر تەمەشا بکەین هیچ پلەبەندێکی تێدا نییە یعنی هەر ئەگەر عەدەدی بڵێن موەزەفەکانی تێدایە بەڵام بەبێ ئاماژەکردن بە دەرەجاتی وەزیفی بەڵکو هەمووی دەرەجە دەیە بە دەرەجە دە حسێب دەکرێت ئەوەش خۆی لە خۆیدا ینی منطقی نییە و جگە لەوەش ینی ئەو زیادەیە کە جەنابشتان عەرزتان کرد 195 زیاد بوو لە 2021 تا 2023 یعنی لەو ژمارەیە کە باست کرد لە 122,000 کەس بۆتە 238,000 کەس یعنی 116,000 کەس زیاد بووە جگە لەوەش زیاتریشە ئاماژەی ژمارەکەی جەنابەت زۆر ڕاستە کە دەڵێت نزیکەی 250,000 ڕاستە چونکە تاعینات هەر بەردەوامە تاکو ئێستا تاعینات بەردەوامە و مەسلەی دەرەجاتی وەزیفی ئەو شتانە هیچی تێدا نییە ینی مؤسسەی مستەقلە و تەمەشا دەکەی هیچ زەوابتی موازنەش نایگریتەوە ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە بۆی 3.7 تریلیۆنە ئەگەر تەمەشا بکەی زۆرترینی لە بۆ ڕەواتب دەڕوە 3.4 تریلیۆنی دەچیتن لە بۆ ڕەواتب و ئەوانی تریشی دەمینێتەوە لە بۆ سیانە و معیدات و ئەو شتانێک کە ئەوانە هەیەە ئەگەر یعنی خوێندنەوەمان بۆ ئەم بڕە بڵێن ئەم حاڵەتە بۆمان دەردەکەوێتەوە هەوڵ دەدەنکەوە ینی تۆزێک بە یاساییکردنی ئەم بابەتە بکەن چکە زۆر کێش و گرفتی تێدا زۆر یعنی بڵێن حاڵەتەکەی غێر تەبیعیە لە حاڵەتی قانونی دەرچووە و وەی لێ هاتووەکەوە مؤسسەی مستقل بێ و منافسەی مؤسساتی دەوڵەتی بکە طبعا بەخۆشمان باش دەزانین کە ئەوانە لە ئیطاری تەنسیقینە یعنی سەر بە ئیطاری تەنسیقینە ڕاستە چەندین کەتایبی تێدا یەک لەوانە کەتایبی سەرای سەلامە بەڵام زۆربەی ئەوانیت کە وەکو منظمەی بەدر کەتایبی نوجەبا عصائب ئەهل الحق حزب الله عراقیە کەتایبی ئیمام عەلی ئەوانە هەمووی کەتایبن ناویتی طبعا وەکو جەنابیشت فەرموود چەندین فەسائلی تری تێدا یعنی زیاتر لە هەفتایە تەوقع دەکرێت لە بینی 80 تا 85 فەسیلی تێدا بێ طبعا و فەسائلانەش قیاداتی متعددیان هەیە قیاداتی موالیان هەیە قیاداتی حەشدیان هەیە باشە یاسا هاتیە پەرلەمان دشێتن ڤان گرۆپێنژی یاسای دەرکەتی هەژماراوان یانژی کۆنتڕۆلکردنەوان ڕێک بێخیتن و بێخیتە ژێر فەرمانە فەرمانداری گشتی هێزن چەکدارên عێراقێ نا مستحیلە ئەم بە تەسەوری خۆم مستحیلە لەبەرەوەی خۆی طبیعەتی دروستبوونی ئەم حەشدی شعبی طبیعەتێک بووە لە بیدایەتەوە سەر بە مؤسسەی عەسکەری نەبووە لەبەروەی تابعەتی شوبە عەسکەری وەرگرتووە یعنی سەر بە وەزارەتی دیفاع نییە سەر بە قائیدی قوواتی عەسکەری نییە کە سەرۆکی وەزیرانە بەڵکو سەر بە قیادەی حەشدی شعبیەکە جەنابەت فەرموود فالح فەیاضە ئەوانە هەمووی خۆی قووەتی حەشدی شعبی لەوە دروست بووە لەم بابەتەوە جگە لەوە کە مەترسیداترین بابەتیشە لە ناوی کەەوە ئەوانەی کە هیچ تەقریرەکی ڕسمیشمان لە بندەستنێ بەڵام
متأكدم لو معلومة أوج أويا چەندین کەسانی سووری و لوبنانی و یەمەنی و ئێرانی و ئەفغانی و ئەوانەی تێدا باشە هێژای دکتۆر سەباح بووچی ئەف پرۆژەیە بهێتە پەسەندکردن لە پەرلەمانی عێراقی بووچی تشتێن فەرتر ناهێنە پێش بۆ نمونە هەموارکردنا بودجەیە بۆ نمونە دەرکردنا یاسا نەفت و گازەیە ڕێگیری چنە لە پێشوان هەردوو پێنگاوان و پێشتر ڕێکەفتن لەسەر هاتبووکردن خۆی ئەوانە یەک تەبعیان هەیە لە ناو پەرلەمانی عێراقی دەیانەوێت پەردەپۆشی چەندین کێشە و گرفتەکانی خۆیان بکەن کە زۆرینە پێک دەهێنن ئەوانەی جگای مشت و مڕن دەیکان تا مساومە لەسەری یعنی ئێستا مەسەلەن مەسلەی موازنە کێشە و گرفتی زۆر تێدایە محاولە دەکەن ئەو بابەتەی حەشدی شعبی بکەنە مساومەک ئەگەر هاتو دەنگتاندا لە بۆ ئەوەی ئێمەش لەو بابەتە یارمەتیتان دەدەین لەبەرەوە تەمەشا دەکەین چەندین یاسا پێش ئەو یاسا گرنگانەی کە جەنابەت فەرمووت مەسلەی موازنەیە مەسلەی ئەو تعدیلاتانەی دیکەشە کە هاتووە لەسەر قوانینی بۆ نمونە مەجلسنوابە لەسەر نظامی داخلیە چەندین کێشە و گرفتمان هەیە ئەوانە هەمووی کراوەتە وەکو پاکێجی مساومە لەسەر ئەوەی هەر بابەتێک ئەمە لەگەڵتانین بەڵام دەبێ ئەو یاسایی سەر بە حەشتی شعبیە ئێوە بە هەمان شێوە لەگەڵمان بن و دەنگی پێ بدەن ئێوە لەگەڵی دەبن دەنگی پێ دەدەن دەربچێ بەڕاستی تاکو ئێستا هیچ بڵین ئەوەکمان لۆ نەهاتیە تەقیمێکی فعلی و ئێمە چاوەڕێی قیادە دەکەین بتوانین تەقیمێکی تەواومان بداتێک کە ئاەت چۆن ئێمە مامەڵە لەگەڵ هەموو یاساکان بکەین بەو شێوازە ئەمە کار دەکەین هەر یەکە و ڕێی خاصی خۆی هەیە بەڵام بە ئەخیریش سەرۆک فراکسیۆنمان هەیە قیادەمان هەیە ئەوانە هەمویان بڕیار دەدەن لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەسەر لەگەڵ هەر یاسایەک کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە وەکو فراکسیۆنی پارتی دکتۆر سەباح دەبێژنەوە پرۆژە یاسا ئەنجومەنی وەزیرên عێراقی ئامادەکردی ji بوو ببیتە یاسaya نەفت و gazê نەباشە نەدبەرژەوەندیە هەرێما کوردستانێدا ئایا هین ئاگەهداری ناڤەڕۆک و هورگولیên wêne بوچی نەدبەرژەوەندیێدایە ئەگەر نەدبەرژەوەندیێدا بیتن چه هاتیەکردن ku bi rengekî bihêta serrastkirin diristkirin û piştra pesendkirin ku dibەrژەوەندیە هەرێما کوردستانێدا بیت خۆی ئەو یاسایی ئەو با بڵین ئەم مسودەیە ئەم ڕەشنووسەی کە لە وەزارەتی نەوتی ئیتیحادی هەیە ئێستا ڕەشنووسێکی زۆر خراپە لە ئەتیماد لەسەر ڕەشنووسی ساڵی 2011 دەکا نەک 2011 ئەو ڕەشنووسێکی مرکزیە ئەتیماد ناکە لەسەر ئوتوری دەستوری کە مادە 111 و 112 یعنی ئێمە کەواتە لێرە دەبێ بزانین کە ئەو یاسایە ئەو ڕەشنووسێکە تعبیر لە ڕوئیای ئێمە ناکە وەکو هەرێمی کوردستان و تعبیر لە ڕوئیای محافەزاتیش ناکە ئەو محافەزاتەی کە بەرهەمهێنەری نەوتن کەواتە ئەتوو پرۆسەی بەرهەمهێنانی نەوت لە عێراق تەنها کێشەیەکی مرکزی نییە یان قەزیەیەکی مرکزی نییە بەڵکو قەزیەیەکی فدرالی لا مرکزیە دەبێت ئەوانە باش بزانن کەەوە مەسلەکە مەسلەی فدرالی و لا مرکزیە فدرالی کەەوە هەرێمی کوردستان نظامەکی فدرالیە پێویستە ئەویش ڕۆیای خۆی هەبێ و هەرێمی کوردستانیش عەرزی ڕۆیای خۆی کردووە لەسەر حکوومەتی ئیتیحادی و لەسەر وەزارەتی ئیتیحادی وەزارەتی نەوتی ئیتیحادی ئەو ڕۆیایی زۆر بە تێروتەسەلی نووسیەوە بە کتابەکی فەرمی پارێزگاکان دەمینێتەوە کە پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوتن ئێمە باش دەزانین زۆر پارێزگا هەیە سەتانۆهەتی ئینتاجی نەفتی عێراقی دەکا وەکو بەسڕە چۆنە بێ ئەوان ینی هیچ ڕۆیایەکیان نەبێت لەسەر چۆنیەتی نووسینی ئەم یاسایەکە باشە هێژای دکتۆر ئەگەر دەرفەتێ بدەی کەرەماخۆ سبەهی یەک ساڵ دەبیتە یەک ساڵ کو نەفتە هەرێما کوردستانی هاتیە ڕاوەستاندن ئەپیکۆ ڕادگەهێنیتن دناڤاوا 12 مەهاندا نێزیکی 11 ملیار دولاران زیان گەهشتی عێراقی ئایا هیچ هەوڵێکی جددی هەیە ژە عێراقی بۆ دووبارە دەستپێکردنا نەفتێ؟ بەپێی ئەو تەقریرەی کە ئێستا پێش 2-3 سەعات دەرچووە لە وەکالەتی ڕۆیتەرس و تایبەتە بە
تقييمي وضعي إنتاجي نفتي هريمي كردستان بۆ ماوەی ساڵەکە ڕاگیراوە بزەوت نفسی ڕقەمی گوت 11 تا 12 ملیار زەرمەند بووە وە کێشە و گرفتەکان زۆر ئاڵۆز بوونە چ لە ڕووی تەکنیکیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی یاساییەوە لە ڕووی تەکنیکیەوە تەماشا دەکەین چەندین شەریکاتی کە بە ناوی ئەپیکۆر ناو دەندرێ کە منەظەمەی بڵین ئەم کۆمپانیانان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن تاکو ئێستا ئیستعدادی خۆیان دەرنەبڕیوە بۆ بەرهەمهێنانی نەوت بەو شێوازەی کە حکوومەتی ئیتیحادی داوای دەکات بەم موازنەیە بەو میزانەیە کە تەرخان کراوە کە تقریبان 6 دلار و 8 سنتە بۆ دەرهێنانی هەر یەک بەرمیل نەفت بەڵکو دەبێت ئێمە تعدیلی قانون بکەین تعدیلی قانونی موازنە بکەین و ئەو بەندەی تایبەتە بە دەرهێنانی نەوت بیگەینە 24 تا 26 دلار ئەنجا دەتوانن ئەو کۆمپانیانە کاری خۆیان بکەن بە تێر و تەسەلی دووەم حاڵەت مەسلەی کێشەی عێراق لەگەڵ تورکیا تاکو ئێستا چارەسەر نەکراوە عێراق داوای ملیارێک و نیو دەکات لە تورکیا و لەلایەکی دیکەشەوە تورکیاش داوای 25 میلیۆن دلار دەکات وەکو ئەوەیە کە تێچووی ئەم ڕاگرتنەیە ڕاگرتنی نەوت چکە ئەوانە بەپێی ئیتیفاقیاتی خۆیان لەگەڵ عێراق ئەگەر عێراق ئەگەر هەناردە نەکە ئەگەر نەوتیش هەناردە نەکە ئەوانە لەسەری حسێب دەکەن ڕۆژانە ئەوەندە بەرمیل نەوتە حسێب دەکەن لەسەری و پارەی نرخی کرێی بۆڕیەکانی خۆیان دەوێتەوە ئەوە لەوات کەواتە ئێستا ئێمە گەیشتونەتە ئاستی ئەوەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تەدەخل بکە و تەدەخلی کردووە بەڵام تاکو ئێستا بۆ هێزە نییە لەبەرەوە ئینتاجی نەوتی هەرێمی کوردستان 0.5 لە سەدا لە ئینتاجی عالەمی ئەوەش نسبەیەکی یعنی مهمە تەسیری هەیە لەسەر بازاری عالەمی و ئەمریکاش دائیمەن سیاساتی بەرەو کەمکردنەوەی نرخی نەوتە یعنی ئەو دەیەوێتن ئەو ئیرادەیە هەیە ئەو نەفەسەی هەیە کە نەوت بچێت هەناردە بکرێتەوە بەڵام کێشەکە ئێستا سیاسیە و تەکنیکیشە و یاساییشە پێکەوە دەبێ یعنی بە تەواوەتی کۆتایی پێبێ بتوانین حملەی جدی بکەن باشە دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراقش بەغدای گەلەک سپاس دکتۆر